تەشەنەکردن و قوڵبوونەوەی کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا و هاتنی سوپای عێراق و حەشدی شەعبی بۆ ناوچەجێ ناکۆکەکان بەڕای مامۆستایانی زانکۆ بەهۆی نەبوونی یەکگرزی لایەنە سیاسەکانی کوردستان بووە. ئەم باردۆخە نەخوازراوی کە ئێستا لە کوردستاندا هاتووتە پێشەوە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ نایەکگرزی حیزب و لایەنە سیاسەکانی کوردستان و دەگەڕێتەوە بۆ ئەو هەڕە سیاسی گەورەی کە کە سەرکردایەتی سیاسی کورد ئەنجامی دادەوەدا کە ناتوانانی هەموو سەرکردایەتی سیاسی و حیزب و لایەنە سیاسەکانی کوردستان لە ناو یەک بەرێدا کۆ بکەنەوەیەوە بەیەکەوە یەک ڕیز و تەبابن. مامۆستایەکی زانکۆ دەڵێت هۆکارەکانی ئەم دۆخە نەخوازراوەی ئێستای هەرێم کارنەکردنی حکوومەتی هەرێم بووە بە دامەزراوە شەرعیەکان و پێویستە بەرژەوەندی هەرێمی کوردستان لە پێش بەرژەوەندی حزبیەکان دابدرێت. بێگومان هەموو ئەو هۆکارانەی کە فاکتەری سەرەکی بوون بۆ ڕوودانی ئەم دۆخەنە هەموارە دەبێ ئەوانە چارەسەر بکرێن چکە ئەو بارودۆخی ئێستا هەیە بارودۆخێکە نەتیجەیە بۆ هەندێک هۆکاری نەخوازراوە بۆ نمونە دەبێت بگەڕێنەوە بۆ کارکردن بە دامەزراوە سەرەکی و شەرعیەکان کە لە ئیرادەی گەلەوە سەرچاویان گرتووە دەبێت استراتیژی هەموو حیزبە سیاسەکانی هەرێمی کوردستان کارکردن بێ بۆ بەرژەوەندی باڵەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا کێشەکانی نێوان هەرێم و بەغدا بەهۆی ئەنجامدانی ڕێفراندۆم گەیشتە ئاستێکی مەترسیدار تا 2000 ناوچەجێ ناکۆکەکان لە بندەستی هێزە کوردەکان دەرهێنران. هۆکاری ئەم ئاڵۆزی و کێشانەش بۆ نەبوونی یەکگرزی لە هەرێمی کوردستان دەگەڕێتەوە. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.